کەچی گەنجمان هەیە ئەمەندە گەمژەیە ئەمەندە ناحاڵیە ئەم گەنجە پارەی نێرگەرەی پێ نییە ئەچێ لە چاخانەیان نێرگەرە بە قەز دەخوا کەچی دیفاع لە عەلی حەمەساڵەکە وەڵا عەلی ڕاستیەکان ئەڵێ ڕاستی چی بۆ چێ ڕاستی عزیزەکەی من ئەگەر لە وڵاتە پەرلەمان هەبوایە دادگا هەبوایە یاسا هەبوایە ئەو شتانە ئەکرا بمانوتایە وەڵا ئافەرم عەلی حەمەساڵ دەری خستووە کە کۆمپانیای بەڕێز 8 ملیۆن لە فڕۆکەخانەوە حەواڵە کردووە بۆ ئەوروپا ئەوە تا کۆمپانیای بەڕێز ئەڕواش کاتەکە لە عەلی حەمەساڵح چونکە دادوە دزە دادگا دزە حکوومەت نییە هەموو ئەمانە قسەی قۆڕە ئەمە مەکەن بەمنەت بەسەر خەڵکەوە مەڵێن وەڵای ئێمە پیاوەتیمان کردووە مەڵێ ئێمە ڕاستیەکانمان دەرخستووە ئێوە نەتانتوانیوە دینارە بجێڕنەوە بۆ خەڵک هیچتان بۆ نەکراوە تەنها هاتوون ئەڵێن ئەمەمان دزیاوە ئەوەندە ڕۆشتووە ئەمەندەی بردووە ئەی بۆ کەس باسی مەسعود ناکەن ئێوە یعنی مەسعود پانی نەدزیوە بۆ باسی نێچین ناکەن نێچین نەیدزیوە بۆ باسی سیروان بازانی ناکەی کە عەلی حەمەساڵح یعنی ئەو نەیدزیوە ها بۆ خۆتان لە قەڵی ئەوانە نادەن بنەماڵەی بازانی بفەیە ها مەگەر ئەوان دزیان نەکردووە بۆ شارەزاییتان هەموو سەرانی گۆڕان هەموو یەکێتی نیشتیمانی هەموو حەسێک هەموو داروبەر بەقەدەر مەسعودیان نەدزیوە بۆ ئاگاداریتان بەقەی مەسعود و نێچیر پاریان نەدزیوە بۆ خۆتان لە قەڵی ئەوانە نادەن زەحمەت نەبێ ها کۆمەڵێک گەمشەتان شوێن خۆن خستووە معنی 100 دۆلاریان ئەدەنێ و دیفاعمان لێ بکەن وەڵا کاک عەلی حەمەساڵە پیاوەتی کردووە دەرخستووە وەڵا برا ئەوە کارێکی خراپە کردووە هیچ ئیسفادێکی بۆ ئێمە نییە چونکە ئێمە لە کوردستان عەزیزەکەی من حکوومەتمان نییە یاسامان نییە دادگۆرمان نییە دادگامان نییە کابرا بە ئارەزوی خۆی ئەیدزیێ و ئەڵێ بە هەوەس ئەیدزبووتەوە جا چیەکەیت ها بڕۆ بە مەحموود سەنگایی بڵێ پارەکە لەکوێ هێناوە زەحمە نەبێ بە کۆسەت بڵێ 6 ملیارد دۆلاری لەکوێ بوو بە هێرۆ بڵێ 65 ملیارد دۆلارتان لەکوێ بوو یەکێتی نیشتیمانی بە مەسعود بڵێ 49 ملیارد دۆلاری لەکوێ بوو جا چییە ئەڵێ تۆ بە تۆ چی ها ئێوە ئەمە بەسەر خەڵکان منەتەکەن نایەرم قسە بکەم یەکسەر 4-5 گۆڕان بۆ منووسن کاگارام عەلی حەمەساڵە بەقەی دنیا خزمەتی کوردی کردووە وەڵا خزمەتی بزمیکیشی نەکردووە خزمەتیشی کاک شێتمان نەکەم برای من خزمەت ئەوەیە من وەکو پەرلەمانتارێ ئەڵێم کاکە ئەوە فڵانە کەس گەندەڵی کردووە و 8 ملیۆن دۆلار براوە بە پێی بەڵگەکان ئەیەم بە دادگا لێپرسینەوە بکات بێتە سەر خەت ئەو زەلامە بێتە گیرۆگاز بیا بە دادگا دەستگرێ بەسەر سەر دووسامانەکەیە ئایا شتێکی وا ڕوویاوە کاک عەلی حەمەساڵح بە ویژدانێ تۆ ئەتوانی کارێکی وا بکەی ها کەواتە دەرخستنی ئەوە چ خێرێکی بۆ میلەتی ئێمە هەیە ها چی ئیسفادێکی عەزیزەکەی من هەمومان نەزانین کاکە خۆ خەڵک کەر نییە هەمومان نەزانین سەرانی یەکێتی و پارتی و حەمە حاجی مەحموود تەدز و سەرانی حیزبی شوێی ئەوانە کە هاتنە خوارەوە بە پێڵاوی لاسیکەوە هاتنە خوارەوە بۆ شار ئێستا هەمویان های لایف ئەژین هەمویان خاوەنی 100 ملیۆن دۆلارن هەر هەمووی دزیە کاکە تۆ بۆ پێمانەڵێی خۆ خۆمان ئەزانین ئەوە گرنگ نییە تۆ بێ کەشفی ئەمەکەی کە ئەمە چەند دزدارە سەر وەرەقە ئەوە گرنگە لێپێشینەوە هەبێ کێ توانێت لێپێشینەوە لەمانە بکە کاک عەلی حەمەساڵح ها بۆ ئەماکە بەمنەت بەسەر ئێمەوە وەڵام عەلی حەمەساڵە زۆر مهمە و پیاوی چاکە و توانیوێتی مەلەفەکان دەرخاوشی و ئەلەم بابەتانە ئێمە گەلێکی تەپۆین تەپۆ گەلێکی مدارەوە بووین باشە ئاوا ئەیخوێنینەوە لە سێمانی هەولێر و دوهۆک کە فڵانە کەس 10 ملیۆنی دزیوە بەڵام یەک کورد قسە ناکە یەک کەس ناتە سەر شەقام لەم هۆڵەندایە عەزیزان لەم هۆڵەندایە وەزیرێ ئەندام پەرلەمانێ 100 دۆلار بدزێ خەڵک ناچنە ماڵەوە هەتا نێن بە دادگا ناخەون هەتا نێن بە دادگا باشە لەلای ئێمە نە دادگا قساکە نە حکومەت هەیە قسە بکە نە پەرلەمان هەیە قسە بکە نە خەڵکیش قسەیەکە کەواتە کاک عەلی ئیسفادەی چێتەوە منەت بەسەر ئێمەکەن وەڵام من مەلەف دەرخستووە ئیسفادەی چێ زەحمەت نەبێ ها کاکە چ خێرێکی بۆ ئێمە تایە ئەمە عەلی حەمەساڵح ساڵێکیشە دەوامی نەکردووە مانی 7 تا 8 ملیۆن دیناری هەیە بۆ خۆی ئەیخاتە گیرفانی بەناوی ئەندام پەرلەمانیەوە دوو مانگجارە دوو وەرەقە بۆ دەرەخا تۆ ژۆک و کەر دوای کەوتوی ئەڵێی بشی وەرەقەی بۆ دەرخستوم خۆشی بە ئارەزوی خۆی ئەژی تۆش فرسی پێ نییە نانی پێ نییە ناتوانانی ژنێ پێنی هەر بە دەست خەریکی خۆتی نە ئەتوانی سێکسکەی نە ئەتوانی عاشق بی نە ئەتوانی هیچ شتێکیت باشە کاکە بەڵام دیفاع لەوە ناکەیت
ئەویش هەمویان ئەندام پەرلەمانەکانی گۆڕانیش هی یەکێتی یەک ساڵە دەوامیان نەکردووە هەموو مانگی 7 ملیۆن 8 ملیۆن وەرەگرێ توێژۆک و کەر ئەچی بۆ نێرگەلەخانە پەڕی نێرگەلەکە پێ نییە بەڵام ئەچی دیفاعەکەی لەوانەی کە مانگانە 7 ملیۆن دیناریان هەیە باشە چەند مانگ بەر لە ئێستا ماڵی خەزوری کاعەلی نزیکەی 250,000 دلاری دەدزرا هەر بە خەیاڵیشیان نایە کاکە لە ماڵی ئەو خەزوری کاعەلیە خۆی باسی کرد وتی 200,000 بوو 250 بوو لازم وەرحال لەسەر 100,000 ئەوانەوە بوو لێمان دزراوە هەر بە خەیاڵیشیان نایە هەیانە کاکە چ مشکلەیەکیان هەیە جا با 200,000 بدزێ تۆش دابنیشە لەگەر علی حەمەسکا علی گیان چۆنی بە قوربان 200 دلارم بەرێ 200کە بخۆ اینجا بێت دیفاع لە علی حەمەساڵەکە باشە 200 وەرگێ لە سەرۆکی پەرلەمان اینجا دیت بڵێوات و تۆیسی پیاوی چاکە تۆ ئەبێ ڕازگۆبی دکتۆر یوسف پیاوی چاکە ئەگەر دکتۆر یوسف قسەیشی پێوترێ بڵێ پیاوی چاکە بە پارە مەڵێ پیاوی چاکە باشە بە 200 دلاری خوێڕی مەڵێ فڵانە ئەندام پەرلەمان پیاوی چاکە مەڵێ نەوشوام سەفا پیاوی چاکە بە پارە مەڵێ مەسعود پیاوی چاکە مەڵێ ئارام ئەحمەد پیاوی چاکە هەی نامەرد لە پێناوی 100 دلارە هەی ڕسووە ئەو کارانە مەکە سەیرە فرسی لە گیرفانە نییە لە شاخانەکانە لە سێمانە هەولێرا پیاسەیەکا کە دیفاع لەوە ناکە نەکرد علی حەمە ساڵح بە ویژدانتان عەزیزان ئێوە پێم بڵێن بزوتەوەی گۆڕان چی کردووە دەی بە مەنتق بە ئەخلاق باشە بۆ ئینسانێک کە تۆسی خاوەنی ئابروو بێ ئابروو خەڵ ئەو مێشکەی شتێکی دابێ پێم بڵێ بزانم بزوتەوەی گۆڕان چی کردووە بۆ خەڵکی کوردستان ئاخر قسە درێژی ناکەمەوە عەزیزان لەو زیاتر سەتان نایشێنم من ئەم دەنگەی کە ئێستا هەیە ئەمەی کە ئێستا ئەیبینن قسەکەم بۆ ئاگدایتان تا بەیانی ئەمێنێتەوە بەیانی ئەیسڕمەوە نووسیەکە لەسەر عەلیش بەیانی ئەوش ئەسڕمەوە تێگەی کاکیشینم ئەوانە ئەسڕمەوە ئەو کەسێ ئەوێ ئیسفادە لەم دەنگە بکە ئەتوانێ ئەم دەنگە بەرێ بۆ لای خۆی بڵاوی کاتەوە چونکە من سبەینێ سەعاتی دا هەستام لە خەو ئەو دەنگە ئەسڕمەوە نووسیەکە سەر عەلی ئەسڕمەوە ڕاستیەکەی تێگەی برایشینم ئیتر کاکە ئەمە حەقیقەتەکانە ئێوەیش کەیفی خۆتانە ئیتر دیفاع لە عەلی قەراخیەکەی بە ئارام ئەحمەڵێ گوو بخۆ ئێمە هەر گومان خواردووە کاکە ژیان ئێوە بە درێژایی ئەو مێژووەکە هەن چ گۆڕان بن چی یەکێتی بن چ پارتی بن بەخوا برە هەر گوتان دەرخوادی ئێمە داوە خۆشیگەرن دەرخواد نین بە قوربانتان بم ئەمەنەتان پێوتوین گوو بخۆ گوو بخۆ گوو بخۆ گوو بخۆ لەبەرمان کردووە ئەو قسانە ئێوە ئەناسین تێگەی برای من هۆ نەبێنێتە ناسین چییە ئەوە ئیتر ئەوە ئێوەن جا ئەو کۆمەڵە خەڵکە عەزیزان دانیشتووە من ئاگام لێ هات مەسەلەن ئەندامێکی پەرلەمانە وڵای کاکە فڵانە ماو زۆر فەقیرن من مانگی 200,000 دیناریان لێوێ ئەچن 200,000 دیناریان بە عایلەیەک ئیتر ئەو عایلەیە ئەبێ بێ بە عەبدیان بێ بە عەبدیان ئەو عایلەیە تەواو ئەو عایلەیە پێش شەشێکن اینجا یەن لە فەیسبوک و لەمانات دیفاع لەو زەلامەیەکەن کاکەوە زۆر پیاوێکی چاکە زۆر محتەرەمە بە قوربانی بم ئارام ئەحمەد گوو بخۆ سەگ بابی بێخلاق تۆ چۆن دانیشی قسە بە فڵان کەسەڵێ تەنها بۆ 200,000 دینار عەلیجە ئەتان ناسم چی پیاوێکن بە ناموسم بە ویژدانم هەموو ئەو کەسانەی کە لەو فەیسبوکە دیفاع لە سەرانی یەکێتی و پارتی و گۆڕانەکەن هەمووی بە پارەیە هەمووتان بە پارە ئەو کارەیەکەن باباش بیزانن ئەگینا ئینسان ئەگەر ئاو نە شەرەفی هەبێ ئەبێ ڕازگۆ بێ لەگەڵ خۆیان ڕازگۆ تێگەی ئەبێ بە پارە ئیژ نەکا بۆ ئەم لەوەدا بەڵام هەموو ئەو چڵیت و مڵی توشتانەی کە دیفاع لەوانە ئەکەن هەمووی لەبەر پارەیە ئەتان ناسم هەرکە تێکستەکە ئەنووسی ئەوە ئارام ئەحمەد تۆ بێئەخلاقی ئەزانم کوێ یەشێ ئەزانم پارەکەیەکی کابرا هاتووە برادەرێ ڕسمێکی هەڤاڵ ئەبوبەکری داناوە دیفاع لە عەلی قەرەداخیەکە و دیفاع لە عەلی حەمە ساڵحەکە بەڕسمێکی هینەوە بەڕێکی هەڤاڵ ئەبوبەکرەوە هەڤاڵی ئیسلامی و عەلی قەراخی ئیسلامی و عەلی حەمە ساڵی ئیسلامی وەڵا برا تۆ قە دیفاعی لێ بکەیت باشە عیب و شوورەیی تۆ خۆ بەشەرنی مردومرێ بەڕسمی خۆتەوە وەرە کاکە ڕسمەکەی هەڤاڵ ئەبوبەکر لابە بەڕسمی خۆتەوە وەرە ئایا هەڤاڵ ئەبوبەکر بەڕسمی تۆیەتە خەت بەڕسمی ئارام ئەحمەوەیەت یا بەڕسمی خۆیە ئێتۆ ئەوەندە کەم و کورتی ئەچی ڕسمی ئەمانە ئەهێنی من چی لێ بکەم کاکە چی لێ بکەم لە ئێوە کاکە گیان ئێوە لێبوونەتەوە عەزیزانی من قسەکانم کۆتایی پێهێنم گەلی ئێمە خەتای داگیرکەران نییە خەتای عەرەبەکان تورکەکان فارسەکان نییە ئێمە تێ هەڵدراوین خەتای خۆمانە کاکە ئێمە میلەتێکی دەبەنگین میلەتێکی گەمژەین میلەتێکی نەخوێنەوارین
تێگەی کاکە ئێمە بۆ پارە عەرز و ئاسمانە فرۆشین کاکە دایکمان هەڕاجەکەین بۆ 200 دلار تێگەی برای من نیشیمانە فرۆشین لە پێناوی 1000 دلارە میلەتی ئاوا شایانی ڕزگاری نییە شایانی ئازادی نییە بەویژدانم 100 ساڵە خوێنی کورد ئەڕژێ هەموو خوێنی ئەوانە بە فیرۆ ڕۆشتووە تەواوی ئەو خوێنەی کە ڕژاوە لە جەستەی گەنجان و ژنان و پیاوانی کورد بە هەڵەبجەوە بە ئەنفالەکانەوە هەمووی بە فیرۆ ڕۆشتووە هەمووی بوو بە دۆلار شووە گیرفانی کۆمەڵێک پیاوی فاسدی حیزبی لەمە بەدەل هیچ خێرێکی نەبوو کاکەشت خۆمان تاوانباری کەسی کە تاوانبار نییە